ئەمریکی بە نیۆرۆپرۆساتیک ئینتەرفێرس ناسراوە لەلایەن تیمێکی نێودەوڵەتی لە کۆلێژی فیدرال پۆلیتەکنیک لە لۆزان داهێنراوە. ئێمە ئامێرکمان دروستکە ئیشارەکانی ناو مێشک بەرەو هەزە دەمارەکانی بەربڕی پشت بوەزێتەوە بە مەبەستی هاندانی جوڵانەوە بۆ ڕۆشتن. ئەو ئامێرە بریتە لە ئەلکترۆدێک دەخرێتە توێژی دەرەوەی مێشک تا جنوجۆڵی قاچ کۆنتترۆل بکات و هەڵدەستێت بە گواستنەوەی تەزوو لە هەستە دەمارەکانەوە بەرەو کۆمپیوتەرێک. لە دواییدا کۆمپیوتەرێک ئەو زانیارانە دەنێرێت بۆ بەزوێنەرێک کە توانای کارکردنە سەر شوێنی دیاریکراو هەیە لە کاتی گونجاودا لە پێناوسەر لە نوێ هاندانی جۆڵانەوە لە قاچەکان. لە دوو تاقیکردنەوە دامێشکی مەیمونونەکە و شوێنە تەزۆکانی جنوجۆڵی بەربڕی پشتی بە شێوەیەکی کارانە کاری دەکرد. ئەمریکی کە یارمەتیدا مەیمونە ئەفریجەکە قاچەپەکەوتەکانی بجوڵێنێتەوە ئومێدی هێناوەتە گۆڕێ ئەم تاقیکردنەوەیە لەسەر مرۆڤیش سەر بگرێت. ئەمریکانی ئەوانەی پێشتر لە مێشکدادان ڕابوون توانی بوویان کۆدەکانی مێشک بەرەو نەخۆشەکان بگێزنەوە ئەوانەی قۆڵی ڕۆبۆتیان بۆ بەسرا بوو. ئەمە یەکەم جارە تەکنۆلۆژیا هەست و دامار ببێتە ماگەی جوڵانەوە لە ئەفریجێکدا، بەڵام هێشتا بەرەنگاری زۆرمان لە بەردەمدایە وە چەند ساڵێکی تر دەخایێنێت تا بتوانین لەسەر مرۆڤ تاقی بکەینەوە. جیباسە تۆژینەوەی تێروتەسەر لە سویسرا بڕێوە دەچن بۆ دڵنیابوون لە کارکردنیەوە ئامێرە لەسەر مرۆڤەکانی کە بەهۆی پەکەوتنی هەستە دەماری بەربڕی پشتیانەوە ئەفریج بوون.